دنیا دەست خۆش زۆر سپاس کە لەگەڵماندا بووین و هێواش مەراسیمەکە دەست پێ دەکات ئامادەبووان لێرەن ئەو کەسانی کە بانگێش کراون بۆ بینینی یەکەمین نمایشی فیلمی کفن کە فیلمەکە لایەن میترۆنۆم پرۆدەکشن و بەرهەم هێنرا و ئاوا میدیا سپۆنسەری هاوبەشی میدیایی و بە سپۆنسەری بەرهەمهێنانی فیلمی کفنە و ئێستا مەراسیمەکە دەست پێ دەکات ئامادەبووان چاوەڕێن ئەکتەر و دەرهێنەری فیلمی کفن ئێستا بەسەر فەرشی سووردا دەڕۆن. بەناوی کۆمپانیای بەرهەمهێنانی هونەری میترۆنۆم و هەروەها کەناڵی میدیایی ئاوا میدیا بە خێراتنی هەموو لایەکتانەکەین بۆ بۆنەیەکی تر لە بۆنە تایبەتەکانی شاری سلێمانی شاری هونەر و شاری داهێنان ئەمڕۆژ لە خزمەتتانین بۆ بەخێراتن و پێشوازیکردنی ئەو بەڕێزانەی کە هەر هەمویان یەک بەیەکیان زۆر مانوو بوون بە دروستکردنی فیلمێکی تر فیلمێکی تریش کوردی کە جێی شانازیە بێ بۆ هەموو لایەکمان بە دڵنیاییەوە پێم خۆش بوو کە ئەم جەماوەرە جوانە هەردەم لێرە کۆ بنەوە بۆ ئەم مناسەباتانە پێش هەموو شتێک چەپڵەیەک بۆ خۆتان لێن بۆ ئامادەبوونتان زۆر سپاس. ئێساش کاتیەوە هاتووە کە لەگەڵ ساوندتراکی ئەگەر برادەران هاوکارمان بن ساوندتراکەکەمان بۆ بخەنە سەر پێشوازی لە کاست و کروی فیلمی کفن بکەین. وەکو دەزانن فیلمی کفن یەکەمین فیلمی ژانرای ترسناک یاخود هۆرەر بە ئینگلیزیەکەیە کە توانراوە لەسەر دەستی کۆمپانیای میترۆنۆم بەرهەم بێنرێت. خۆشتان ئەزانن کۆمپانیای میترۆنۆم تا ئێستا ئەمە چوارەم فیلمیەتی بەرهەمهێنێ وەکو فیلمی سینەمای و فیلمی درێژ کە یەک بەیەکیان سەرکەوتنی باشی بەدەستێناوە و جێگادەستیان لە بەرهەمهێنانی فیلمی سینەمایی و پیشەسازی سینەما لە کوردستاندا زۆر دیارە. چەند زانیارێکی کورتتان لەسەر فیلمەکە ئەمێ کە ماوەی وێنەگرتنی 30 ڕۆژی پێچووە لە سلێمانی و دەوروبەری ماوەی فیلمەکەی کە دەیبینن پاشکەمێکی تر 210 خولەکە وەکو وتمان ژانراکەی ژانری ترسناکە و یەکەم جارە بەرهەمەهێنرێت. هەر بۆ زانیاری بەڕێستان لەبەر حەساسی فیلمەکە و لەبەر ئەوەی کە ژانرێکی تازەیە و ئێمە هەمومان نوێین بە ژانرەکە بە باشمان زانی کە خەڵکانێکی زۆر هاوکارمان بن لەوەی کە هیچ هەڵە و کەم و کوڕیەک لە ناو فیلمەکەیە بەدی نەکرێت دوایی لەوانش لە بواری مامۆستایانی ئاینی بەشدار بوون لەگەڵمانە هەروەها چەند کەسێکی تری تایبەتمەند لە بواری جیاوازە. ئێستش لەوە زیاتر کاتتان لێ ناگرین و پێشوازی لە کاست و کرووەکەین لە سەرەتا لە کرووەکەەوە دەست پێەکەین واتە ئەو ئازیزانەی کە فیلمەکەیان بەرهەمێناوە بیریشمان نەچێ خۆم نەناسان بەڕێستان من سۆران نەقشبەندیم زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە 2 بارە و 3 بارە و چەند بارە لە خزمەتتان نابم بۆ پێشکەشکردنی ئەم بۆنە جوانانە. ئێستاش پێشوازیەکەین لە یەکەم کەس لە کرووەکە لە بەشی مارکێتین و بازارگەری بەڕێز ئەلەند ئەکرەم وەکو بەڕێوەبەری مارکێتین با بفەرمێ. کاکە ئەلەند بەخێربێی خێربەی سەرچاو فەرموو. هەروەها کاکە ئەحمەد محەممەد، کۆیار جەمال، زانیار حەسەن، بەڕێز براڤدا فریات زۆر بەخێر بێن بۆ سەر فەرشی سووری فیلمی سینەمایی کفن. ئێستا شوێنەگرەکان ئەتوانن وێنەکانیان بگرن و ئەو ئازیزانەمان بچنە ژوورەوە. فەرمون. لە بەشی بەرهەمهێنان و پرۆدەکشن ئێستاش حەزەکەم زۆر هاوڕێی زۆر بەڕێز و خۆشەویستم کاکە هەڵوێست ئەگەر ئامادە بێت. کاکە هەڵوێست ئامادەیە؟
کاگەڵوێست هەمووکو هونەرمەندێک بینیوتانە لە بواری گۆرانی موزیکە هەم لە بواری فیلمی سینەماییە و لە کۆمپانیای میترۆنۆم پرۆدەکشنیش جێدەسێکی زۆری دیارە و خاوەنی کۆمپانیاکە و کوێیکە لەو کەسانەی کە زۆر بە مشوری هونەر و بەرەمێنانەوەیە هاوکارمە بێت بۆ پێشکەشکردنی میوانە ئازیزەکانمان ڕەنگە حازر نەبێت پاشتۆزێکی تر لەگەڵماناوێ کاک هەڵوێست فەرموو مایکێکمانەوێ برادەران بۆ کاگەڵوێست کاگەڵێز جا بەخێربی ئەخوا بەخێربی ماندوو نەبی من ناتوانم زۆر وەصفی جەنابە بکەم لەبەرەوەی کە غەنیون عن الوەصف بەڕاستی دایمە لەگەڵمانای لە بۆنە هونەریەکانە جێگەی خۆشحاڵیە کە ئازیزێکی وەکو تۆ هەردەم لە شانی یەکەوە بوەسین بۆ ئەو بەرنامان بەخێر بیت سەر چاو ئێستش کاگەڵوێست هاوکارمانە بێت بۆ ئەوەی کە پێکەوە پێشوازی لە میوانە ئازیزەکان بکەین لە بەشی بەرەمێنان و واتە پرۆدەکشنەوە دەست پێەکەین هەموو لا بەخێر بێن ئاسانەکەین کە لەگەڵمان نەمڕۆ بۆ هەموو ئەو ئەزیزان وێنتە ڕاستە خۆی ئەبینن و لێ بینن دڵمان خۆشەکە ساڵانە یان هەر چەند مانگێک جارێک ئێمە ئیڤنت ئەمان هەیە هەوڵ بە جۆرێک لە جۆرەکان لە خزمەتان بین فیلم بێ دراما بێ سینەما شانۆگەری بێ لە خزمەتان بین بۆ ئێستش بە فیلمی کفنەوە هاتوونێتە خزمەتان تۆزە بچینە دواتر بزانام دەنگەکە باش ناگات ئەلو 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 بینە ئێرە ئەخ دوورەکەوینەوە لە ئەوەزیزانەمان هێنا بانگیانەکەین باش ئێمە کاتان زۆر ناگرین ئەو ئەزیزانەی کە ماندوو بوون بە فیلمەکەەوە کەم کەمبانە نەکەینە پێشەوە بۆ ئەوەی ئێوە بیان ناسن و بۆی چەپڵیان بۆ لین و لەگەڵ ئێمە لێرە ئاهەنگی خۆیان ژێڕن و ئێوە بیان ناسن و فۆتۆ بگرن لە بەشی بەرهەمێنان محەممەد سلێمان یاریدەدەری یەکەمی بەرهەمێنان چەپڵەیەکی تایبەتی بۆ لێن شێرە کوڕەکەی گەرمیان کاکە بەرزی نەسرەدین یاد بەختیار یاد بەختیار میران باست دیاری قاسم هاوبەش خان فەرموون چەپڵێکی تایبەتیان بۆ لێن ئەم ئەزیزانە شێرە کوڕەکانی پرۆدەکشن بوون زۆر ماندوو بوون ئەگەر ڕۆژانە لە کاتی بەرهێنانی فیلمەکەی بیان بینن زۆر باشە زانن کە چەند ماندوو بوون لەگەڵ دروستکردنی ئیشەکەیە فەرموو خانم چەپڵێکی تایبەتیان بۆ لێن باجۆمان لێ بێ سپاسانەکەی دەی پێ بکەنن یاڵە پێ بکەن کاتێکی تایبەتە بەڕاستی بەڵێ دەستان خۆش بێ و بەخێر بێن فەرموو ماندوو نەبن چەپڵیان بۆ لێن خوا تۆزە گەرم و گوڕ بن لەگەڵمان چەپڵەمان بۆ لێن وەکو دەزانن کە بە تایبەتی ئەم فیلمە لە ژانرێکی زۆر جیاوازترە لە فیلمەکانی تر تەجروبەیەکی زۆر جیاوازتر بوو بۆ هەموو ئەو بەشانە لە بەشی ڕووناکی لە بەشی دەنگەڵگرتن چکە خۆتان نەزانن ژانرای فیلمی ترسناک زیاتر پێیوەستە بە دەنگ و بە ڕەنگەوە لەگەڵ نواندنی باشە ئێستش کاتیەوەیە کە هەمومان پێکەوە پێشوازی لەو ئازیزانە بکەین کە ڕووناکیان دروست کردووە بۆ ئەم فیلمە بە شێوازێکی زۆر تایبەت و ناوازە کاریان لەسەر کردووە سەرەتا لە کاکهەردی سوارە بەڕێوەبەری ڕووناکی دەست پێەکەین فەرموو کاگەردی چەپڵەیان بۆ لێن کاگەردی فەرموو کاکە حەمەشات کاگەردی فەرموو بۆ ئێرە کاگەردی فەرموو بۆ ئێرە قوربان زۆر بەڕێز کاک یادگار نووری یاریدەدەری بەڕێوەبەری ڕووناکی فەرموو کاک زانا مراد فەرموو ڕەوەند هیوا
ئەمانەوەکو گافەر لە ناو بەشی ڕووناکییا کاریان کردووە کە بە دڵنیاییەوە کارێکی ئاسان نییە بۆ ئەم فیلمە. بۆ پێ ناکەن پێ بکەن یێڵە پێ بکەنن پێ بکەنن چاپڵێکی خامیان بۆلیان فەرمون زۆر بە خێراتن ماندوو نەبن. لە بەشی دیکۆر و دیزاین کە وەکو وتمان تایبەتمەندی زۆر زۆری هەیە لەم فیلمەیە پێشوازی لە بەڕێز کاگهەردی عەلیەکەین وەکو ئارت دایرێکتەر کاگەردی فەرموو. کاگەردی بە خێر بێ فەرموو وێرە کاکە محەممەد خالید وەکو یاریدەدەری ئارت دیزاینەر فەرموو. چاپڵیان بۆ لێن کاکە ئەلەند ساماڵ هەر لە بەشی دیکۆر و دیزاین ماندوو نەبن دەستان خۆش بێ جێ دەستان زۆر دیارە. کاکە نڤار یاسین ئامادە بێت بۆ دوای ئەم بەڕێزانە. چاپڵی تایبەتیان بۆ لێن و فەرموو لە خێر بێن خێر بێن. ئێستاش چەند ئازیزی تر نڤارجان نڤار یاسین کلاپەری ئیشەکەبان پرژە کەریم یاریدەدەری ماکیاژ بە خێر بێن زۆر بە خێر بێن. ئەمە زیزانە شەونەخوونیان کردووە و ماندوو بوون لەگەڵ ئیشەکەیە چاپڵێکی خامیان بۆ لێن و بە خێر بێن و خێر بێن سەرچەپ. فەرموو. ئێستش بەشی وێنەگرتن و کامێرەبانەکەین کە بەشێکی گرنگ و هەستیار و ماندووی فیلمەکەن بەڕاستی لە هەموو پرۆدەکشنێکە. کاکە کارمەند فایق یاریدەدەری وێنەگرتن، شڤان عەلی، کاکە ژیر عومەر دیایتی ئیشەکەمان چەپڵیان بۆ لێن و فەرمون. کارزان عەبدوڵڵا فۆکسپۆلەر، لەنیا نورەدین ئەوانە دوایی بن چەپڵی تایبەتیان بۆ لێن و خێر بێن. فەرموو فەرموو فەرمون دەستان خۆش بێ بە خێراتن. لەنیان خان و کاکارزان دوانەیەکی جوانەی ناو پرۆدەکشنەکان چەپڵێکی تایبەتیان بۆ لێن سەرکەوتوو بن هەر بژین ماشەڵڵا چەند جوانن. ئەمانە ڕۆژانی کارکردن ئەم بە ڕێزانە زۆر 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 ماندوون زۆر هیلاکە بن بەڵام هەمیشە جێدەستیان دیارە و جێ ڕێز و جێ دەستخۆشیە. بکەنن پێ بکەنن پێ بکەن پێ بکەن پێ بکەن چەپڵێکی تایبەتیان بۆ لێن. فەرمون زۆر زۆر بە خێرات خێر. ئێستش کاگرێ بەڕابەر با فەرمێ بەڕێوبەری کاستینگ واتە زۆربەی ئەکتەرەکانی ناو ئەم فیلمە کاکڕێبەر سەرپەرشتی کردووە دەستخۆشیی چاک و باش و گەورەمان بۆ هەیە. کاگرێبەر فەرموو. ماشەڵڵا لێبێ کاگرێ سەرکەوتوو کاستیم بۆ خۆش بکە ماشەڵڵا. بەڵێ بەڵێ تۆشە بێ هەبی لە فیلمەکەن هیوادارم یەکێک مشورە بخوا. سەرکەوتوی فەرموو کاگرێ فەرموو دەست خۆش هەر بژیت هەر بژیت. هاوڕێیانی خۆشەویست پێکەوە با بە خێرهاتنی یەکێک لە وێنەگرە چاک و باشەکان شیرینەکان بە تواناکان بە ئەزمونونەکان و خۆم زۆرم خۆشەوێت دڵنیام ئێوەش زۆربەتانی ناسن. کاک باوان ئێحسان با فەرمێ چەپڵێکی تایبەتی بۆ کاک باوان فەرموو. کاک باوان و خێزانی زۆر ماندوون لەگەڵ زۆربەی پرۆدەکشنەکانە لەگەڵ زۆربەی کارەونەریەکانە. کاک باوانجان بەخێر بێ خانم بەخێر بێ. ئەوان نەبن دوای ئەمە هیچ وێنەیەکی جوانمان نامێنێتەوە.
خوا فۆتوی جوانیان بگرن خۆیان ڕۆژانە فۆتوی جوانی خەڵکی بگرن لێزانە نانە کاکۆن لێزان بەخێر ئێستاش خانمێکی ئەزیز کە ئەرکی مەکیاژ و کاری دیزایانی مەیکەپی زۆربەی ئەکتەرەکان و ئەکتەرەکان و فیلمەکەی گرتوتە ئەستۆ خانم نەرمین مەجیدی لەگەڵ کاک ئیبراهیمی هاوسەری فەرمون بەخێر بێ فەرمون طبعا کۆکردنەوەی ئەزمون باشیەکەی ئەوەیە کە دوایی کۆنتترۆل تایاتێ وەکو خات و نەرمین کە ئێستا زۆر بە شارەزایی ئەو کار ئەنجامەیە لە فیلمەکانە بە تایبەتیش لەم فیلمەیە کە خۆتان دوایی ئەیبیننەوە کە ئەرکێکی زۆر قورسی لە ئەستۆ بۆ بەڕاستی ماندوو نەبن و زۆر بە خێراتن خێربێن بەخێر بێن بەخێر بێن سەرچاو با بچینە لای بەشی دەنگ بە تەنیا ئەو دەنگە ناکە لێرە لە مۆسیقاکەی بیستنەوە ساوندتراکەکەیەتی کە کاکەڵتان و کۆمەڵێک خەڵکی زۆر شارەزا کە فلیمی گەورەی دنیایان دروست کردووە دەستیان هەیە و کاری دەنگەکەیان دروست کردووە ئێستا با پێشوازی لە کاکەکارین شێرزاد بکەین وەکو بەڕێوەبەری دەنگەڵگرتن کاکارین گەنجێکی بەتوانە هونەرمەندێکی بە سەلیقە کاکەسان سەرهەنگ فەرموو کاکەسانیش وەکو دەنگەڵگر لەسەر سەرچاوم بەخێروی کاکەکارین جان وەکو دەنگەڵگر لەگەڵ کاکەکارینە ماشەڵڵا کاکسان فەرمون کاکەکارین جان زۆر بەخێرات ماندوو نەبن با پێشوازی بکەین لە ڕۆزان کاوان وەکو دیزاینەری جلوبەرگ کە دیسانەوە ئەرکەکەی ئاسان نەبووە بە دڵنیایی زۆر تایبەت ئەرشێکی قورسی لەسەر شان بۆ بەڕاستی باوکاری جێبەجێ خات و هێش و ئاسۆ با بفەرمێ وەکو یاریدەدەری دیزاینەری جلوبەرگ خات و هێش و هاوکاری ڕۆزانخان بووە ئێمە خۆمان لە ناو پیشەسازیەکەی دڵنیاین لەوەی کە هەموو ئەو کریتیڤ و ئەو کەسە داهێنەرانەی کە لە فیلمێک و دوان و سیانە ئەزمون کۆکەنەوە بەشدارە بن ڕۆژێک دێکە ناویان لە دەرەوە ئەدرەوشێتەوە خێربێن و سەرکەوت فەرمون لە بەشی بەڕێوەبردننی هوەری واتە پرۆدەکشن دیزاین کەسێکی زۆر ئازیزمان هەیە کە بەڕاستی لە زۆربەی زۆری فیلمەکانە ینی یەکێکە لە کۆڵەکەکانی دروستکردنی ئەو کارە سەختانە هونەرمەندی ئازیز و خۆشەویستمان کاکە هاوڕێ عەلی با فەرمێ کاگاوڕێ فەرموو هونەرمەندێکی بە ئەزمون شێوەکارێکی بەتوانە کە سەلیقەیان لە زۆربەی کارە هونەریەکانە دیارە و جێدەستیان دیارە هەر سەرکەوتوو بنەوە مەساژیان خێربێن بەخێربێن بەخێربێن خێربێن بەخێربێن سەرکەوتوو بن تمام مسافر بەخێراتن ژینۆ هادی وەکو یاریدەدەری دەرهێنەر کاری کردو لە ناوم فیلمەیە کە بە دڵنیاییەوە ئەرکێکی زۆرەکەوێتە سەر یاریدەدەری دەرهێنەر ئەینوانێکی هەروە ئاسان نییە خات و ژینۆ بەخێراتی خانمێکی ماندوو زۆر جدی لە کارەکەیە و بەڕاستی ماندووە بێ ڕۆژانە و سەرکەوتوو بیژینۆ خان بەخێر بێ بەخێر بێ
فەرموو ژینۆ خان بەخێراتی بەخێر بێ ژینۆخان لێر فەرموو لێرە. فەرموو. ئازیزان من زۆر بە تایبەتی بانگی هاوڕێیەکی ئەزیزمان هونەرمەندێکی گەورە نووسەرێکی گەورە شانۆکارێکی گەورە ئەکتەرێکی گەورە و ئەو ئەکتینگ کۆچ بۆ واتە هاوکار و بەڕێوەبەری ئەکتەرەکان بووە کە چۆن نواندن بکەن دڵنیام زۆربەتانەی ناسن هیوادارم چەپڵەکانتان بەقەدەر هونەرەکەی و بەقەدەر بەرزی باڵاقی بێ. کاک شوان کەریم فەرموو چەپڵێکی تایبەتی بۆ لێن. کاک شوان جان بەخێر بێ. کاکە شوان بە بەخێر بێ. قوربانە بم بەخێر بێ. کاکە شوان جان بەخێر بێ. قوربانیمان و نەبی. ئەزانن کاک شوان و تیچی من ڕازگۆ بم و قسەکەی کوانەگەێنم. طبعاً کاک شوان بەرهەمەکانی دیارە جێگادەستی دیارە ئەم لە بواری شانۆ ئەم لە بواری سینەمایە تایبەتمەندی ئەو بەس تەنها دیالۆگە تایبەتەکانی نییە بەڵکو نواندنیشە بۆیە لەم فیلمەیە ڕۆڵی ئاکتینگ کۆچی ئیراوەتێواتە بەڕێوەبردن و ئامادەکردنی نواندن لەسەر شانۆی بەدەم کامێرە بۆ فەرموو کاکە شوان جان. کاک شوان بەخێر بێ. چەپڵێکی تایبەتی بۆ لێن دووبارە بەخێر بێ کاک شوان. عزیزێکمان لێرەیە کاکە ژیر هونەرمەندێکی بە سەلیقە سینەماکارێک و هەر بەڕاستی هونەرمەندێکی جوان و چاک و گەنجێکی بە ئەزمونە کە یاریدەدەری نووسەری کارەکە بووە کاکە ژیر فەرەیدون. کاک ژیر فەرموو لەگەڵمان بە و چەپڵێکی تایبەتی بۆ لێن هونەرمەندێکی جوان هونەرمەندێکی بە سەلیقە بەخێر بێ کاک ژیر. ماشەڵڵا ماشەڵڵا ژیرێک جان بەخێر بێ. سەیری دەموچاوی بکەن بزانن چەند فۆتۆژێنیکە چەند نزیکە لە نواندنەوە. بەخێراتی فەرموو. ئێستاش کەسێکی دیسانەوە زۆر تایبەت کە بەبێ ئەو نەمانەتوانی بەڕاستی ئەو هەموو شتەی کۆکرێتەوە لە کاتی وێنەگرتنە لە یەک بدرێ بە جوانی. کاکە میران عەلی عومەری خۆشەویست. کاکە میران بەخێر بیت گەورەمان کە. کاک میران فەرموو مۆنتێری کارەکە هەموو مۆنتاژی فیلمەکە کاک میران لە ئەستۆی گرتووە. کاک میران خاوەنی ئەزمونێکی گەورە و خاوەنی جێدەسێکی گرنگە لە هونەری وێنەی ئەم وڵاتەیە. کاک میران دەست خۆش هەر بژی مانو نەبی میرە خێر بێ کاک بەخێر فەرموو. خۆشەویستێکی ترمانەیە کە هەموو دیمەنانەی تۆمار کردووە بە هاوکاری تیمەکەی کە بەڕێز ڕاسان جەلالە وەکو بەڕێوەبەری وێنەگرتن. کاک ڕاسان فەرموو. کاک ڕاسان هونەرمەندێکی بە ئەزمون و گەنجێکی بێدەنجی بە سەلیقەی جوان دڵنیان لە شوێنی گەورە باشەوە بینین. کاک ڕاسان بەخێر وێ هەر بژی کاک ڕاسان بەخێر بێ کاک ڕاسان هەر بژیت خێر بێ. بە ئێدەبانکەم ئێستاش بەوە نییە کە بەستەنیا ساحبی سینەماکەیە. خۆشەویستە زۆر خۆشەویستە زۆر پشگیری سینەماکاران و بەرەمێنەرانی بواری سینەمایە. یعنی ئێمە لە هیچ مقابلەیەکی تەلەڤیزیۆنیە و لە هیچ وتارێکا ناتوانین ناوی یاد کەریم پشتگوێ بخەین کە چەند هاوکارمانە لە دروستکردن و بڵاوکردنەوەی فلیمەکانمانە. یاد کەریم ئەم جارە تەنها خاوەنی سینەماکە نییە بەڵکو یەکێکە لە کروی ناو فیلمەکە کە وەکو سوپەرڤایزەر لە ناو پرۆدەکشنەکەیا بووە پرۆدەکشن سوپەرڤایزەرە. کاکە یاد بەخێر بێ سەرکەوتووی قوربان فەرموو.
هەمیشە ئێمەوە ڕاهاتوین لە کووردا گەنجەکانمان جێدەستیان دیارە کوڕە ئازا و بەجەرگەکان هەمیشە ڕێژێکیان کووردە بەڵام ئەم جارە ئیتر ڕێگەکە زۆر کوردیە گەرمیانیە کاکە شکار جەبار کە یەکێکە لە ئازاترین و بە ئەمەکترین و ماندونە ناسرین ئەندامانی فیلمەکە وەکو لاین پرۆدیوسەر و پرۆداکشن مەنیجەر لەم فیلمەیە ماندوو بووە و ئەرچی شێشاوە کاک شکار بەخێر بێ دڵنیام ئەو کەسانی کە لە بەرهمێنان و لە فیلما کارەکەن کاکشکارە ناسن و ئەزانن چەند بەتوانە و چەند ماندونە ناسن ماشەڵڵا جوان خۆی گۆڕێ کاکشکار گەرمیانی چەپڵێکی تایبەتی بۆ لێنەوە کاکشکار با چەپڵەکان گەرم بێ ئازیزانە بۆ ئاوان یەڵە ئافرین ئێستاش ئەچینە لای بەشی نواندن و پێشوازیکردن لە ئەکتەرە زۆر تایبەتەکانی فیلمی کفن کە من حەزەکەمە و سەرەتایە بڵێم کە بەس تەنها ئەکتەرمان لەگەڵا نییە چەند کەسێکمان لەگەڵایە کە بۆ یەکەم جارە نواندنەکەن خۆیان لە دوای ئەوەی کە چیرۆکەکەیان بینیوە خۆیان حەزیان کردووە بەشدار بنتیایە چونکە ڕۆژێک لە ڕۆژان ئەو چەرمەسەری و ئەو ناخۆشیانەی بەهۆی نوشتە و دوعاوە کە بە وردی لە ناو فیلمەکەی قسە لەسەرەکرێ ئەوان خۆیان بەرکەوتەی ئەو کارە خراپانە بوون ئێستش با لە ئازیزانمان لە کەمترین تەمەنەوە دەست پێەکەین کە زۆر خۆشەویستان لانۆ سەفین و ڕێیان ڕێبوار وەکو ئەکتەرانی مناڵ لەناوە هزار ساڵە بەردەم کامێرەیە فەرموو شەپڵێکی تایبەتیان بڵێ ماشەڵڵا چەند جوانە دەی دەستێک بگرن ئەوە دەستێکیان دەستێک بگرن بەخێر بێن بەخێر بێن ماشەڵڵا سێری کامێرەکەوەرە ڕێکی یەک بوەستن ئافرین پێ بکەنن بۆ کامێرە بە دڵنیاییەوە ڕۆڵەکەیان زۆر سەرنجڕاکێش و تایبەتە دوای خۆتانەی بینن فەرموو ئازیزانم فەرموو بە قوربان گوڵان بەکرد یەکێکی ترە لە ئەکتەرە زۆر بەتواناکان خات و گوڵان با بفەرمێ چەپڵێکی تایبەتی بۆ لێ دڵنیام هەمووتان گوڵانخانە بینن لە فیلمەکەی ئادرەوشێتەوە دڵنیام سەرسامی کارکتەرەکەیانە بن سەرسامی نواردنەکەیانە بن بەخێر بێن گوڵانخان ئێستش کاتێکی زۆر تایبەتە بەڕاستی لەبەرەوەی کە بڕیار بوو لەسەر ئەم فەرشە سوورە لەگەڵمانە بێت و پێشوازی لێ بکەین وەکو هەریەک لە ئەکتەرەکانی کە بەداخێکی زۆرەوە دڵنیاین کە ئێستا ڕۆحی لێرەیە بە شادی لەگەڵمانایە بەڕێز مەلا فاروق کە گیانی سپاردووە لە دوای پرۆدەکشنەکەەوە لە دوای بەرەمێنانەوە خێزانی مەلا فاروق پێشوازی لێ یەکەین بۆەوەی کە لەگەڵمانە بێ لەسەر فەرشی سوور هەمووتان بەخۆیان نەیانتوانی لێرە ئامادە بن چەپڵێکی تایبەتیان بۆ لێن بەخێر بن فەرموو زۆر بەخێر بن ئێوە جێرەز و دیرن ئاسوودە دەکەوە بینن بەخێر بێن ئەمڕۆ ئێوان سوودێ لێرە خۆیان لێرە بێت و چەپڵێکی زۆر تایبەتیان بۆ لێن فەخێر بن سەر و سەر خێراتن فەرموو ئەکتەرێکی تری بەتوانا پێشوازی لێ یەکەین بەڕێز تۆفیق ساڵح با بفەرمێ کاک تۆفیقجان بەخێر بێ دڵنیام هەمووتان سەرسامی نواندنی کاک تۆفیقە بن هونەرمەندێکی بە ئەزمون و هونەرمەندێکی گەورە وەکو لە ترێلەرەکە بینیوتانە ڕۆڵی
مامۆستایەکە جێڕێکە بە دڵنیاییەوە ئەوە ئەرکێکی زۆر قورسە بە فلتەری زۆر زۆراتێ پەڕیوە دیالۆگەکانی دڵنیاین کا بێتە جێی سەرنجی ئێوەش پێکەوە دواتر بینەری فیلمەکە بین. مامۆستا جان فەرموو. ئێستا ئەمێ سەرنجی هەمووتان ڕابکێشم بۆ هونەرمەندێکی جوان پێم وا بە یەکەم جارەتی دەرکەوێ بەڵام دڵنیام نواندنی ئەو شێوەی ئەو لە زاکیرەتان ئامێنێتەوە چونکە بە جۆرێک ڕۆڵی بینیەوە بە جۆرێک لە ناو فیلمەکەیە جێدەست و کارکتەرەکەی گرنگە دڵنیام وەکوتم لە یادگاری ئەوە ئامێنێتەوە هونەرمەندی ئەزیز خات و سازگار فوات فەرمو و خات و سازگار چەپڵەیەکی زۆر تایبەتی بۆ لێن ماشەڵات لێبێ هونەرمەندێکی جوان و دڵنیام نواندنی تۆ جێگەی ئەوەیە لە ئاستی بەرزتر و بەرزترا بتبینین سازگار خان خێزانێکی هونەری شاڵا خاڵەیەکتان نەکات. بەخێر بێ بەخێر بێ شاڵا کاری جوان و گەورەتر و بەرزترتان ببینین سازگار خان. سازگار خان بەخێر بێن فەرموو. زۆر بەخێر بن. بەخێر بێ سەرچاوکەن بەخێر بێ سەرچاو. بە دڵنیاییەوە هەمومان چاوەڕێی ئەکتەرە سەرەکیەکان و ئەوانین کە ڕۆڵی زۆریان هەیە هەرسێکیان بەیەکەوە. هاوڕێیان ئێمە بۆ خۆم شخصی ینی زۆر لام گرنگە ئەم سێ هونەرمەندە جوانە ئەم سێ ئەکتەرە جوانە ئەم سێ هونەرمەندە گەورێ ئەم سێ هاوڕێیەمان بەیەکەوە ببینین. هیوادارم چەپڵەکانتان هێندەی ئەزمون و جوانی ئەوان بێ بەیەکەوە بە خێرهاتنی سێ هونەرمەند سێ کارەکتەری سەرێکی ناو فیلمەکەمانەکەین کاکە کارۆ سەوز خات و چریکە عەبەڕەش کە خۆشتان نەزانن هاوسەرن کەپڵێکی زۆر جوان و نازداری کاک نزار سەلامی بەخێر بێ بەخێر بێ بەخێر بێن بەخێر سێ هونەرمەندی جوان سێ هونەرمەندی گەورە کاکزار کاکەن زار جامە خێر بێ. دڵنیام ئێوە سەرسامە بن بە نواندنی ئەم سێ هونەرمەندە گەورەیە لە فیلمەکەیە دڵنیام ئەم کاریان بۆ مێژوو ئەمێنێتەوە هەمویان هونەرمەندی بە ئەزمون کاک نزار سەلامی من هیچ ناڵێم خۆی ناوەکەی و کارەکانی دیارە چریکە خان ماشەڵاتان لێبێ کاکە کارۆ سێ ساڵە چەپڵێکی تایبەتیان بۆ لێن زۆر تایبەت. سێ ساڵەمەوە پێش مامە هەڵوێست کە چریکەخان لە فیلمی سفرنوۆیە خەریکی نواندن بوو ئەو کاتە باسیەوەمانە کرد خۆزگە زوو یەکەم فیلمی ژانرایی ترسناکمان دروستەکە چکە بەڕاستی فەیسی ئەوەیە کە خۆتان دوایی ئەیبینن. پیرۆزە مادوونە بن کاکە نزار کاکە کارۆ چریکەخان فەرمون چەپڵێکی تایبەتیان لێ بە چەپڵە بڕێیان کەن تکایە. ئێستاش فەرمونیەوە وێنەکانتان بگرین کاک نزار ئەوان بێن باشە. هاوڕێیان لە پشت هەر کارێکەوە پاڵەوانێک هەیە لە پشت هەر کارێکەوە کەسێکەیەکە خەمخۆرە لە سفر هەتاوەکو بێ کۆتایی کەسێک هەیە کە خەمخۆرە کەسێک هەیە کە خەمی ناوی خۆی و خەمی ناوی وڵاتەکەیەتی لە پشت هەر کارێکەوە کەسێک هەیە کە هەموو هەنگاوەکانی لێکەیاتەوە کە چیەکە چی ناکە بەڕێوبەری ڕێگە پێدراوی کۆمپانیای مێترۆنۆم و پرۆدیوسەری فیلمی کفن چەپڵەیەکی زۆر تایبەت من دڵم زۆر خۆشە باوەزگیان باهۆز نەسرەدین باوەزگیان فەرموو چەپڵێکی تایبەتی بۆ لێن من نەزانم باوە چەند ماندووە چەند جددیە لەگەڵ کارەکەی و دڵنیام لە شوێنی چاک و گەورە و گەورەتر ئاتبینم باوەزگیان. من دەتوانم شایەتیەوە بۆ باوەز بەم ڕەنگە هەڵوێستەوە نەڵێت
بەڵام منەتوانم شایەتی بۆ بم کە باهۆز تەنها کاسپی ناکە، ینی لە کۆمپانیایەکە بۆ کاسپی ئەو ئیشانە ناکا بەڕاستی زیاتر خەمی هوەریەتی و دروستکردنی هەموو ئەو کارە هوەریانەیە کە ئێمە لێ بێبەش بژی باوەزیان ماندوو نەبی باوەز چاپڵێکی تایبەتی بۆ لێیان ئێستاش پێکەوە پێشوازی لەو کەساکەین کە هەمومان ئەمڕۆ لێرە کۆ کردوێتەوە بە بۆنەی بیرۆکەکان و ئەفکار و ئەو شتانەی کە نووسرابوون لەسەر کاغەزێک کە دوایی بۆ بەم فیلمە پێشوازی لە کەسێکەکەین کە بەڕاستی هونەرمەندە بەڕاستی هونەردۆستە زۆر مانووە لە هەموو پرۆدەکشنە باشەکانی ئەم شارەیە بەشدار بووە لە پۆستی جیاوازە ئەزمونێکی زۆر باشی کۆ کردوێتەوە شایانی ئەوەیە کە ئێستا بەڕاستی وەکو یەکەمین فلیمی درێژ و سینەمایی خۆی تایبەتمەندی هەبێت کاکە سروشتی عەبەڕەش چاپڵێکی قایم بۆ دەرهێنەری فیلمەکەمان کاک سروشتی عەبەڕەش گەنجێکی پڕاوپڕ لە توانا و وزە گەنجێک کە دڵنیام لە داهاتووە هەمومان سەرسامە کارەکانی کاک سروش بەخێر بێ هەر بژێ بەخێر بێ عەزیز مامنە نەبی عەزیز کە توانیوێتی بە ئەزمموی خۆی فیلمێکی ئاوا جوان و فیلمێکی ئاوا گەورە بێنێ دەرهێنان کارێکی ئاسانی ئەگەر هونەرمەند نەبی ئەگەر لێزان نەبی کاک سروشت منە زۆر نەبی هەر بژی داهاتوێکی گەشت لە ئاسۆی کارێر و کارکردنی سروشت بینین هیوادارین هەمیشاوە لە پێشی پێشەوە بوو بین ماندوو نەبی بە قوربان فەرموو بۆ ئەوێ بۆ وێنەی ئێستا شکاسی فیلمەکە بەیەکەوە وێنەیەکمان پێشکەشەکەن فەرموون کاک نزار کاکە نزار کاک شوان کاک نزار و کاک شوان فەرموون کاک نزار بکەنن بکەن چەپڵێیان بۆ لێیان کاسی تەچی فیلمی کفن ماشەڵاتان لێبێ ئینشاڵڵا لە پرۆژەی جوانتر با پێکەوە هەمومان بینەری فیلمی کفن بن و تکاتان لە یەکەم بە چاوی ڕەخنەوە بیبینن بە چاوی سەرنجەوە سەیریکەن چکە ژانرێکی تازە و فلیمێکی تازەیە هەموو لایەکمانوو نەبن و بە خێراتن سەر چاوان ڕۆحیت